دیمەنی ژمارەیەک خانمن لە دەرچوانی زانکۆ و سەرپەرشتیارانی منداڵانی بێباو بەشدارن لە خولێکی فێربوونی دوورمان کە نووسنگەی چەمچەماڵی دەستگای خێرخوازی بەخشین بە هاوبەشی لەگەڵ ئەنجومەنی خوشکانی کۆماڵ کردوێتیەوە. ئامانج لە خولەکە کە سەر و نەوەت خانمتیدا بەشدارن وەکو سەرپەرشتیاران باسی دەکەن ڕەخساندنی هەلیکارە بۆ خانمان تا بتوانن لەو ڕێگەیەوە بژێوی ژیانیان پەیدا بکەن. جگە لە فێرکردنی پیشەکە سەرکەوتوانی خولەکە هەریەکە و مەکینەیەکی دوورمانی ژۆک و دیاری پێدەدرێت. ئێمە ئەم خولەمان کردوتەوە خولی فێربوونی دوورمانە دەستگای خێرخوازی بەخشین و ئەنجومەنی خوشکانی چەمچەماڵ هەستاون بە ڕێکخستنی ئەم دەورەیە بۆ ئەوی ئەو خوشکانە فێربن لەم دەورەیە بەشداریان کردووە نزیکەی 90 بەشدار بوومان هەیە زۆر بە باشیش فێربوون بەتەئکید زۆر ئومێدمان بەوەیە ئەگەر هەر هەموویشیان نەبێ لەونەوەتە لانی کەم 80 بۆ 70 لەو خوشکانە کە بکەونە سەر پێی خۆیان و ئیشی دەستی خۆیان هەبێت. بەڕاستی زۆر گرنگە بۆ هەموو خوشکانمان چ ئەوانەی کەوا ینی مناڵی بێباوکیانێت چ ئەو خوشکانی کەوا لە ماڵەوەن ینی حەزەکەن ئیشی دەستی خۆیان هەبێت بەر ئەوەی کەوا هیچ نەبێت ئەوەندە چاوەڕێی خەیات ناکەن ئەگەر بۆ خۆیان و بۆ چواردەورەکەیان و بۆ کەسانی تریش ئینشاءڵڵا ئومێدمان وایە وەکو ساڵانی ڕابردوو چۆن هەمویان بوونە بە خەیات ئینشاءڵڵا ئەمانیش زۆر بەباشی ئەبن بە خەیاتێکی لێهاتوو. بەشداربوانی خولی دوورمانی نووسنگەی چەمچەماڵی دەستگای خێرخوازی بەخشین دڵخۆشن بەوەی دەستگا و ئۆرگانەکانی کۆمەڵی دادگەری لە خەمی بژێوی هاوڵاتیاندان هەروها دڵخۆشن بەوەی دەتوانن لە نێو ماڵ و منداڵی خۆیاندا کارێک پەیدا بکەن و بژێوی پێداوین بکەن. بەڕاستی من دەمێکە چاوەڕێی خولێکی وام ڕاستی من وەکو خۆم زۆر ئەم خولا زۆر بەگرنگەزان بۆ ئەم دەوروبەرە و بۆ هەموو سنوورەکە بەعام بەگشتی شتێکی زۆر باشە جێگای دەستخۆشیە من زۆر سوودم بینیوە لەبەرەوەی من مناڵی نازداری شەم هەیە ئەم خولە زۆر ئیسفادەی هەیە بۆم و ئینشاءڵڵا لە داهاتوودا ببمە کەسێک سوودم هەبێ بۆ خۆم و بۆ دەوروبەرەکەشم. سەرەتا زۆر سوپاسی دەستگای خێرخوازی بەخشینەکەین لەگەڵ ئەنجومەنی خوشکانە کاڵساون بەکردنەوەی ئەم خولە بەشدی زۆر سوودی هەیە بۆ خانمان بەگشتی بۆ ئەوەی کە داهاتی خۆیانی پێداوین کەن پەن هەفتەیە کە دەستی پێکردەوە بەشدار بوومە بمان سوپاس بخوا زۆر ئیسفادەم لێ کردووە زۆر شتی تازە زۆر شتی باش فێر بوومە سوپاس بخوا پاکترین ئیش بۆ خانمەگەوێت کە لە ماڵەکەی خۆیان ئیش بکا وەک ئەوەی لە دەرەوبین بە تایبەتی لەم سەردەمەی ئێستا. دیارە خۆتان نەزانن لە ماوەی چەند ساڵی ڕابردووە لەم سنووری ئێمە بە تایبەتی تەزەخم و کەڵەکەبوونێکی زۆری دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان هەیە و دامەزراندن نییە ڕەنگە لێرە و لەوێ لە هەندێک شوێن بەشەوەیکی لابە لە ئەوانە هەبێ بەڵام وەکو ڕێژعامەکە بەڕاستی دامەزراندن نییە بەتاڵێکی زۆر هەیە بێکارێکی زۆر هەیە و ئەو دۆخە ئابوورێش بەڕاستی کە بەسەر خەڵکا چەپێنراوە ئەمش جاری کە بەڕاستی هەر کاریگەریەکی ڕاستەخۆونە ڕاستەخۆ هەیە لەسەر خێزانەکان بۆیە لەم ڕوانگەیەوە ئەنجومەنی خوشکان وروها لەگەڵ دەستگای خێرخواردی بەخشین هەڵساون بەکردنەوەی خولێکی فێربوونی درومان وەکو دەستکەوتنی هەلێکی کار وەکو سەرچاوێکی بژێوی بۆ خێزانەکان لە ڕاستی ئەمە جێگەی دەستخۆشی و پێزانی ناچونکە ئێمە بینین حکوومەت لە ماوەی ساڵانە ڕابردووە بەڕاستی هیچ جۆرە بەرنامێکی نەبووە نەبوو خێزانەکان نەبوو بەڕێوەبردنی خێزانەکان نەبوو کەسانی کەوا سەرپەرشتیاری خێزانەکانیان نامێنێ بۆیە بەڕاستی ئەمە هەستکردنە بە بەرپرسیارەتی و بەڕاستی دەستی کاریش دەم سنووری ئێمە ئەبێت تۆ بخۆت بە ڕەنجی شانی خۆت بە دەستی خۆت بۆ خۆت دروستی بکەیت وەکوێکی بینین ئەم خوشکە بەڕێزەوە مافرەتە بەڕێزان ئەم دایکە بەڕێزانی کەوا لەم خولای بەشداریان کردووە بەشێکی بەڕاستی وەکو سەرچاوێکی دەستکەوتنی مادی بووی کە خێزانەکانی خۆیانی پێبژێنن. بە هەزاران دەرچووی دانەمەزراوی جانکۆ و پەیمانگاکان هەن دوای 2 دەیە لە خوێندن و بەدەستهێنانی بڕوانامە بێئومێد بوون لە دەسەڵاتەوە دەستیان بە دامەزراندن بگات. سەرپەرشتیارانی بێواوکانیش تاکە هاوکارێکی تۆڕی چاودێری کۆمەڵایەتی کە مانگانە پێیان دەدرا ئەویشان لە ساڵی 2014 لێ بردراوە و بەشێشیان لەڕێی نانکردن و دوورمان و خزمەت بە کەسانی دیکەوە ژیان بۆ مناڵەکانیان دەستەبەر دەکەن. ڕەبین محەممەد کەناڵی پێیام چەمچەماڵ.